گشتی لە دنیای ئێستاە پرسیارێکی زۆر گەورە دێت و دەڕوا بە هەزرمانە کە ئایا ماتماتیک تەنها زانستە یاخود زمانی زانستە. ئێمە لێرە لە ڕێگەی ئەم پێشبڕکێ ئەمانەیە وەڵامی ئەم پرسیارە بینەوە بڵین کە هەم زانستە هەم زمانی زانستە و چاوەڕوانی وەڵامەکە بن لە ڕێگەی ئەو پێشبڕکێەوە کە ئەیبینین لەسەر ستیج. پێشبڕکێی بیرکاری ساڵانە لەلایەن دەستگای ڕوانگەوە بە هەمانجی ڕاستەوخۆی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی قوتابخانە ئامادەییەکانی هەر نەو بەڕێوەبەرایەتی گشتی سەر بە وەزارەتی پەروەردە ئەنجام بدرێت. ئامانجی سەرەکی لەم پرۆژەیە ئاشکردنەوەی قوتابیانە لەگەڵ بابەتە زانستیەکان بە تایبەت بیرکاری. هەر لە قۆناغی یەکەمەوە تا سەر ستیج پرسیارەکان بە چەند ئاستێک دانران لە ئاستی پرسیاری ناو پەرتووک و مەنهەج با بڵین، هەروەها لە ئاستی گشتی ئەوانی کە هەر کەسێک تۆزێک حەزی لە بابەتی ماتماتیک بوو و خولیای هەبێ بتوانێت وەڵام باتەوە، هەروەها لەسەر ئاستی ئەوانەی کە تیا بەهرەمەندن کە پێی ئەڵین لە دنیای ئێستا پێڵێن IQ واتە پرسیاری زیرەکیەکان لەسەر ئەم سێ ئاستە دانراون. پێشبڕکێکە لە سێ قۆناغ پێکاتوە. قۆناغی یەکەم تەنها یەک قوتابی لە ئامادەییەکان وەکو نوێنەری قوتابخانەکانیان بەشداری دەکەن کە چل پرسیاری هەڵبژاردنە. لە قۆناغی دووەم بە هەمان شێوە چل پرسیارن، 30 پرسیاران هەڵبژاردنە، 10 پرسیاریان نووسینەچیە. قۆناغی کۆتایی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەسەر ستیج دەبێت کە تەنها 6 قوتابی پێشبڕکێ دەکەن بۆ بوون بە پاڵەوانی بیرکاری. ڕەنگە پرسیار بکرێت کە ئایا بۆچی قۆناغی دا بۆ قۆناغەکانی پێشتر و پاشتر نەبێ. ئەم قۆناغە بریتە لە قۆناغی دروستبوونی کەسایەتی فێرخواز، بریتە لە قۆناغی دروستبوونی متمانەبوون بەخۆ، بریتە لە قۆناغی دروستبوونی خۆ دروستکردن. بۆیە لێرەوە ئێمە هەوڵمان ناوە لێرەوە دەستیان بگرین. پیرۆزبایی لە هەموو قوتابیانمان دەکەین کە بەشداریان کردێت لەو پێشبڕکێیە، ئەوانەی سەرکەوتن بۆ قۆناغی کۆتایی و ئەوانەشی سەر نەکەوتون لە قۆناغەکانی تر لەگەڵماندا بوون، ئەوانیش براوە و پاڵەوانی قوتابخانەکانیانن. ئەتوانیت لە دەرەوەی ئەم پێشبڕکێشتۆ بوونی خۆت بستەلمێنی، بۆیە دەرچوون یا دەرنەچوون یان سەرکەوتن یان سەر نەکەوتن لەم پێشبڕکێیە معنای کۆتایی ڕێگەکە نیە، بەڵکو ئەمە پیشاندانی سەرەتای ڕێگەکەیە لێرەوە دەست پێکای کارەکە. پەیاممان بۆ 6 قوتابێکە لەگەڵمان ماون لە قۆناغی کۆتاییدا کە ئێستا لەگەڵماندا دەبن، هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین. خۆی لە ڕاستیدا گەیشتنتان بۆ قۆناغا خۆی سەرکەوتنێکی گەورەیە وە پیرۆزبایی لە پاڵەوانی بیرکاری دەکەین هەر کامێکتان بێ. داواکارم بە ڕۆحێکی ماتماتیکی نەرمەوە بێنە ناو بابەتەکە و هیوای سەرکەوتن بۆ هەمووتان نەخوازم و سوپاسانەکەم.